بۆ هەر کیلۆیەک نزیکەی 2000 دلارێک دابەزی بێت تقریبا نزیکەی 50 میلیۆن تا 6 میلیۆن دلار زیان بەرخەڵکەوت. سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بۆمبێکی دیکەی تەوقیت کراوی مامەڵی زی و بەڕێگاوەیە بۆ پارێزگای سلێمانی لە دوو هەفتەی ڕابردوودا ژمارەیەکی زۆر لە پارێزگای سلێمانی بەهۆی دابەزینی نرخی زی و لە بۆرسەدا زەرەریان کرد تا ڕادەی ئیفلاس بوون. لە ئێستادا بابەتێکی دیکەی هەستیار بەڕێگاوەیە کە لە یەک دوو هەفتەی داهاتوودا لە سلێمانی دەردەکەوێت، ئەویش بەشێک لە بازرگانانی بازاری دۆلارەکەی سلێمانی بڕێکی زۆر زیویان لە دەروی وڵات داوا کردووە بۆ نرخەی لەو ڕۆژەدا لە بۆرسەدا هەبووە. کۆمپانیاکە پێی وتووە کە بۆ بازرگانانی گوتووە کە 20 تا 25 ڕۆژی داهاتوو زیوەکە بەدەستان دەگات. لە ئێستادا من قسە دەکەم بازرگان هەیە 50 کیلۆی داوا کردووە بە نرخی هەر کیلۆیەک 4400 دلار، هێشتا زیوەکە نەگەشتۆتە دەستی 1200 دلاری زەرەرە. من بۆ زانیاری زیاد دەچمە لای بەڕێز دکتۆر جەبار گۆران وتەبێژی بازاری دۆلارەکە. دکتۆر سڵاوت لێبێت. سڵاو لێوەش بەخێر بێن. سپاس دەکەم. لە یەک دوو هەفتەی ڕابردوودا بازاری زی و خرۆشانی دروست کرد لێرە، ژمارەیەکی زۆر زەرەریان کرد. دەوترێت لە ئێستادا کۆمەڵێک بازرگان هەیە کە لەو ڕۆژەدا بڕێکی زۆر زیویان داوا کردووە، هێشتا زیوەکە نەگەشتەوە دەستیان زەرێکی زۆریان تیا کردووە. ئەمە چۆن ئەم یەک دوو نمونە بیتێ لەسەر ئەمە؟ خۆی ئەزانین چۆنە کە تۆ کاتێک تەڵەبی زیوەکەی کارگەهەیە و معامەل هەیە کاوانی زیو بەرهەمهێنن ڕەنگە بڵێن قەبارەی بەرهەمێنانیان مەحدودە. بۆ نمونە کارگەیە لە ڕۆژێک دەتوانێت 300 کیلۆ بەرهەم بێنێ، بەڵام تەڵەبی 600 کیلۆیە تا تەنێکە ئەمە ناتوانێت لە قودرەتی ئەوانیان ناچار ئەبێت تۆ کۆی کە بتەوێت زیو بکڕی ئەبێ سەرە بنووسی. باشە پێشتر پارەیە گەخێوێنیت ئەمانەی لە ئیمارات لە تورکیا لە هەندێک وڵاتی تر پێش سەرەتا پارەیە گەخێوێندرێت، دوای ئەوە کە زیوەکەی بۆ بەرهەمات و اینجا ئەو کاتە تەڵەبێکە ئەی هێنێ. ئەمە ژوای کردبوو خواستێکی فیزیکی زۆر لەسەر فیزیکی ینی لەسەر زیو هەبوو. ئەمە ژوای کردبوو کەلێنێک لە نێوان سعری بۆرسەکان لەگەڵ بازارەکانی هەرێمی کوردستان و عێراق زۆر فەرقیە بوو. ینی لە چەند ڕۆژێکە لە ڕابردووە بینیمان لە یەک دوو هەفتەی ڕابردووە کیلۆیەک زیو لە بازارەکانی هەرێمی کوردستان و عێراق نزیکەی 1300 تا 1400 دلار لە سەر و سعری بۆرسەی جیهانی هەبوو. ئەمە چی بوو؟ خواستێکی ناسروشتی فیزیکی هەبوو و زیوەکەش نەبوو بەڕاستی. بە حکمی بەشێک لەو کارگانی کە بڵێن زیو بەرهەمێنن بەرهەمێنانەکە ئەم مەحدود بوو، بەیانی بەڕاستی 2 بەرابەر 3 بەرامبەر خواستەکە لەوە زیاتر بوو. تەمان جاریوا بوو ئەم هاوردەکردنی زیوە 20 ڕۆژ 15 ڕۆژ جاریوا بە تامانگ زیاتریشی پێچووە. ئەوەش بوو سعری زیو لە بۆرسەکانی جیهانە داڕمانێکی خراپی کە کڕەشێکی خراپی کرد. تەمان کە لە بۆرسەی جیهانیە دابەزی لە بازارەکانی هەرێمی کوردستانیشە دابەزێت. لەبەرەوە خەڵکێکی زۆر ئەوانەی کە زیاتر تەڵەبیان کردبوو تووشی زیان و زەرەر بوون. کەسانی کە زیویان داوا کردبوو دەبایە بڕی چەندیان وەتە 150 پارەکە بخێن ئەنجا زیوەکەیان بۆ دروست دەکەن. وەڵاهی بیزەبت نازانم ئەوان چۆنە، بۆ نمونی وای لە سایە لە سایە بیزیوا بۆ لە سایە 50 پارەکەی لە نووسنگەیەک یان لە زەڕەنگەرێک خاوەندەوە، بەڵام بیزەبت نازانم مەبلەغەکەی چەند بووە. زۆرترین بڕ کە داوا کرابێ بە کیلۆ چەندێک بووە کە هێشتا نەگەشتۆ دەست؟ خۆی ئەوەی کە تقریبا لە ماوەی مانگێکە نزیکەی 35 تۆن زیو هاتوۆتە هەرێمی کوردستانەوە. ئەمە ئیتر ئەگەر معدەلەکەی وەربگرین یعنی ئیتر لە 35 وەرەقەوە تیای بۆ تا 4000 دلار تا 4500 تا 5000 دلار تیا بووانی. ئەگەر 35 تۆن کەڕەتی تقریبا معدەلێک ئەڤەڕێجێکی ژوەر بگریت نزیکەی 4000 دلار کەوتووە، ینی نزیکەی بە بەهای زیاتر لە 670 میلیۆن دلار زیو تەڵەب کراوە لە ڕابردووە لە کوێ لە ئیماراتی عەرەبی لە تورکیا لە وڵاتانە. لە پڕا زیوش هاڕێی کرد نزیکەی زیاتر لە 6 میلیۆن دلار زیان بەر هەرێمی کوردستان کە بۆی ئەو دابەزینی زیوە. بەڵام من ومێ دەکەمە بێ هەم زیویش وە ماڵتونی ڕەتێسێ بکەن بەرزبوونەوە بکەن، چونکە دابەزینەکەشی وەکو کڕەشێک وا بوو، وەکو داڕمانێک وا بوو بەسەریات. بۆیە ئەگەر ئەو هاوڵاتیانەی زیویشان هەیە و بڵێن پێویستیان پێی نییە، چونکە بەڕاستی زیو بۆ وەبەرهێنان و مامەڵەکردن باش نییە. ئەگەر کەسێک زۆ شارەزا و پسپۆر نەبێ معریفەیەکی وەکو بڵێ باگراوندێکی معریفی بەتوانای نەبێ لەم بوارە ڕەنگە تووشی زەرەر بێ. بەڵام ئەگەر بێت وەکو پاشەکەوت و وەکو ئەوی کە هەڵی بگرێ بۆ داهاتوو، من پێم وایە لە داهاتووە ئەم زیانانە هەر هەمووی پڕەبێتەوە. کەسێک 10 کیلۆ زیوی کڕێ بەڵام پێویستی پێی نییە، ئەتوانێت هەڵی گرێ بۆ چەند مانگی داهاتوو بەڵکو بەرزبوونەوەیەک تۆمارکە و ئەو زەرەرەی کە کردوێت ئیشەڵا پڕیکاتەوە. بەڵام کێشەکە ئەوەیە ئەو زیوەی کە لە هەرێمی کوردستان و عێراق مامەڵەی پێوەکراوە زۆر لەسەر و بۆرسەی جیهانیوە. هەر ئەمڕۆ نرخی کیلۆیەک زیو وەکو وایە تۆ بە
$6 لە بۆرسەی جیانیا کڕیبێتی کە لە بۆرسەی جیانی تقریبا 7.84 دلارە. ئەمێ بەڕاستی زۆر جا مەترسیەکان دروستەکە و کە خەڵکی تووشی زەرور زیانە بێ. هەرچەند ئەو گاپە کەم بۆتەوە وەکو عەرزم کردی لە ڕابردووە نزیکەی 1200 تا 1400 دلاریشی فەرق بوو. وەڵام ئێستا تقریبا ئەو فەرقە بۆ بە 700 دلارێک ئێستا باشە، ینی تقریبا بەبەراو ینی بڵین لەگەڵ سعری بۆرسە بۆ نێو قیمەت دابەزیوە ئەو فەرقە کەم بۆتە زۆر باشە ئێستا. چەند نمونەیەکت لایە بۆم باسکەی بۆ کەسی نزیک بیان بیناسیت زەرری زۆری لە زیوا کردبێت؟ بەڵێ ئەرە وەڵا زۆر هەیە بەڕاستی زەریکە منە هەر کەسی خۆم هەیە ناسیایی خۆم هەیە زیوی لەو پەڕی بەرزیا کڕیوە. خەڵک هەیە بە 5600 دلار کیلویەک زیوی کڕیوە. ئێستا زیوی مەرمەڕە نزیکەی 3300 دلار لە خوار 3300 دلار، ینی بۆ هەر کیلویەک 1300 دلار زەرەرەکەم. یخواگە 10 کیلوی کڕی بە تەنها 10 کیلو تقریبا 13000 دلار نزیکەی 130 وەرقە زەرەکە. ئەگەر یەکێ 20 کیلو ئەگەر یەکێ 30 کیلوی کڕی بە بەڕاستی خەباری زیانەکان بەڕاستی زۆرە، بەڵام ئێمە شتێکێ لە بیرمان زیانەکان چەندێ لە زیوە ئەوەی کە ئەگەر ئێمە ناتوانین بەتە، بەڵام ئەگەر خەمڵاندنێکی بۆ بکەین ئەگەر 35 تەن هاتبێت باشە، ئەگەر 30 تەنیش بۆ هەر 30 تەنیش هاتبێت بۆ هەر کیلۆیەک نزیکەی 2000 دلارێک دابەزی بێت تقریبا نزیکەی 50 ملیۆن تا 6 ملیۆن دلار زیان بە خەڵکەوتووە. بەڵام لە بەرامبەریشە خەڵکیشە بۆ ئیسفادەی کردەوە بەڕاستیەوانی کە زیویان هەوردەگرۆ کۆمیشن عمومی خۆیان ڕووگە قازاجیان کردەوە. بەڵێ لە ڕابردووش هەبووە زیوی لە هەرزانە کڕیوە، خەڵک هەیە منی ناسم زیوی لە 1100 دلار کڕیوە داینەوە بۆ ئێستا باشین ئیسفادەی کردووە. بەڵام بەگشتی ئەگەر تۆ سەیری کەی نیسبەی قازانجەکە نوخبەیەکن ئەوانەی کە پێشتر زیویان سیف کردۆ بۆ ئێستا، بەڵام ئێمە کێشەیەکمانێت لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە کە لە کاتێکە نرخی شتێک بەرزەبێت هەموو خەڵک پەلاماریە، بەڵام کە دابەزێ هەموو خەڵگەچی هەڕاجیەکات. ئەم معادلەیە ئەم جۆرە ترانزاکشنە زۆر هەڵەیە لە ڕووی زانستیەوە. باشە ئێستاگە خەڵکێک لەم نرخەشە زیو بکرێت وا بۆ گریمان 200-300 دلاری تریش دابەزێت بە نیسبەتێکی کەم کاگە تۆرە لە سای 5 سەرمایەکە بخەرە بواری زیوەوە. ئەگەر بۆ نمونە 200-300 دلاری کەشی لێبێتەوە لە سای 5 ترم ئەم بەزی و باشە ئێخۆ لە شوێنەکە لە ڕێنجەکە هەرەوەسێت ڕەنگە دوای ئەوە هینێ بکاتەوە وەکو بڵێ مامەڵەکان وەکو بڵێ سیعرەکان پێچەوانە بێتەوە لاانە قەبزێ بکە لە پڕا بەرزبنێ بکە تۆ زیانەکانی خۆت ڕەنگە بێنیتەوە. ئێستادا کەزەناسی بڕێکی زۆر زیوی داوا کردوێنە گەشتوێ بەدەستی و زەرێکی زۆری وەڵاهی بیزەبت نازانم نەوەڵام ئەم دووسێ ڕۆژە نازانم، بەڵامی تر لە ڕابردووە بەڵێ وەڵا خەڵک زیوی زۆر هین کردووە. زین چۆنە ئوستاز ئێمە ئەبێ لە ڕووی زانستیەوە شیکاری بۆ ئەم بابەتە بکەین لەسەر چ بنەمایەک مامەڵە بکەین. ئەزانی ئەوی کە ئێستا لەسەر ئاسی گیان هەیە زی و ئاڵتون تقریبا جیاوازیەکانیان ڕاستە بەپێی راپۆرتەکانی بۆ نمونە JP مۆرگان و بەشێک لە ناوەندەدارایەکانی گیان ڕاستە زی و لە 160 بۆ باری پیشەسازی بەکارێت تقریبا لە 120 بۆ مەسائیلی بڵین هێز فەند و بڵین بازرگان و ترەیدەرەکان ئەیکڕن بۆ داهاتوو هەڵێگرن. بەڵام قەبارەی خستنە ڕوو ئیزی و لەسەر ئاسی گیان و بە بەراورد بە خستنە ڕوو بەرهەمێنانی تقریبا کەمترە. واتە تۆ ئەگەر 100 پوینت پێویستە بە زیو بێت وڵاتانی بەرهەمێنەری زیوە توانە 135 تا 140 پوینت بەرهەم بێنە، واتە خستنە ڕوو زیاترە. باشە بەڵام ئاڵتون بە پێچەوانەوە ئاڵتون وانە ئاڵتون بە بەردەوامی خواسی لەسەرە هەر بەپێی هەموو راپۆرت و داتاکان بە ئەنی لە ساڵی ڕابردوو لە 2025 5,002 تەن زیو لەسەر ئاستی بانکە مەرکەزەکانی دنیا کردراوە. باشە بەڵام قەبارەی بەرهەمێنانی لە ساڵێکە تقریبا توان 3500 تا 3600 تەن زیو بەرەم بێن، واتە قەبارەی خستنە ڕووەکە زۆر کەمترە لە ئەو خواستەی دەکە لە سەرێتی. بۆیە هەمیشە ئاڵتون تقریبا ڕسکی کەمترە و ئەو ڕێنجێشی کە یاریتیا کە بەرز و نزمەکانیش کەمترە. ئێستا بەپێی هەموو داتاکان ساڵانە بە نیسبەی لە 126 ئاڵتون بڵین بەرز و نزم ئەکە، واتە ڕێسەکەی کەمترە. بەڵام زیو ساڵانە نزیکەی 74 لە 174 کەواتە مەترسی مامەڵەکردن بە زیو زیاترە وەکو لە ئاڵتون. لەبەرەوە هەر کەسێک هەر بازرگانێک هەر هەوڵاتیانێک کێنە لەم بازاڕانە مامەڵاکەن ئەبێ بەڕاستی بەرچاوڕۆشن بن، کۆمەڵێ باگراوندی معریفی باشی هەبێ وە خوێندنەوەی باشی بۆ دۆخی سیاسی و ڕەهەندەن ینی وەکو بڵین ناو خۆی و دەرێکەکان و ئەو ناسەقامگیری ئابووری کە لە ئێستا لە جیانە ئەبێ هەر هەمووی لە بەرچاو بگیرێ و ئیسنادەن لەسەر ئەم هەموو زانیاریانە ئەنجا بێتە ناو ئەم بازاڕانە و مامەڵەکە و
ئرشادات و تەوسێژ لە خەڵکانی پسپۆر وەربگیرێت و داواکاریشم لە هەموو دەستگاکانی ئەعلام چونکە بەڕاستی مایە زۆر گلێم لە بەشێکی زۆر لە دەستگاکانی ڕاگەاندوم پێویستە لێدوان لە خەڵکی شارەزا وەربگرن ئەو شیکارەی تو ئەیکەی شیکاری ئەبێ مەحدود بێ بۆ هەفتەیەک ئەیکەم نەگۆی تۆ بە مطلقی قسە بکەیت کە خەڵکی بێت لەسەر ئەساسی ئەو لێدوانی تۆ بێ مامەڵەکانی 2000 تووشی زارەر بێت.